سلااوتان لێبێ هاوڕێیان ئەو کاتتان باش هاوڕێیان دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئەو شۆش دەمانوێت دە قسە و باز بکەن لەسەر ڕەوشی زیندانیانی سیاسی دەمانوێت دە قسە و باز بکەن لەسەر ڕەوشی زیندانیانی سیاسی ئەگەر لەگەڵمان بن سوپاسان دەکەین. بەس ئێستا دەست پێ دەکەین هاوڕێیان. هاوڕێیان ئەو کاتتان باش دووبارە بەس بەگرۆپەشمەوە هاوڕێیان دووبارە بەخێر بێن دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە سپاسان دەکەین کە لەگەڵمانن ئەمشۆ کەیسی زیندانیانی سیاسی بادینان وەرچەرخانێکی گرنگی مێژوویە لە مێژووی خەباتی ئازادی ڕەوشی مافی مرۆڤ و ناسینی ماهیەتی دەسەڵاتی کوردی بەگشتی و کابینەی نوێی مەسرور بارزانی بە تایبەتی هاوڕێیان هەفتەیەک زیاتر تێپەڕی ئەمڕۆ مانگرتنی زیندانیانی سیاسی بەردەوامە بێ ئەوەی کەس ئاگای بێت ئەوە شتێک لە کارەساتەکانی ئەم هەرێمەیە ئەگەر سیر بکەین لەبەر ئەوەی کەس ئاگای لێنی ڕەوشەکە بەرەو شێ ڕۆیە دوو ئەگەر فەزایەکی یەقیس دیموکراتیە چۆن دەکرێت کەسێک ناتوانێت بگاتەکنیان بزانێ ڕەوشەکە بەرەو شێ ڕۆیشتە بەرەو شێ ڕۆیشتە وەزعیان چیە خراپە باشە یعنی هەر ئەوە فەزایەکی دیکتاتۆریە و ئەوە زۆر شەرمەزاریە چەندە لە بۆ کابینەی مەسرور بارزانی دوو ئەوەندەش لە بۆ پارتی و یەکێتی و گۆڕان و ڕێکخراوی مافی مرۆڤ و لیژنەی پەرلەمانی و دەستەی سەربەخۆی بەناو مافی مرۆڤ کە بەس هەیکەلە وەکو هەیکەلە کارتۆنیەکانی پارت سەردەمی بەعس منطقە 5 گەنج 6 ڕۆژەمانیان گرتیە کەس حوتێ بورن 7 ڕۆژ زیاترە مانیان گرتی کەس ئەگای لیان نییە باشە ئەوانە لە خۆچوونە لۆچوویان لێ هاتیە یعنی لە غورفەیەک دانراینە ئەوە زۆر کارەساتە بۆیە زۆر شەرمە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان دەستەی سەرۆکایەتی بەناو مافی مرۆڤ چالاکوانان و قونسڵیە و سەفارەتخانەکان UN یعنی چۆن دەکرێت 5 گەنج مانیان گرتی یەک کەس نەتوانی بگاتە کنیان ئێمەوە دەزانین دەسەڵاتی هەولێر بەرەو کۆریای باکوور دەڕواوە تەواو ئەو سیغەی وەرگرتیە دەیەوێ هەموو هەناسی بەڵام ئەگەر پێشی ئێستا پێنەگیرێکەی پێش پێدەگیرێ بۆیە زۆر عیبە لەبە و هەموو پەرلەم با ئیهانەتان بکەن یعنی چییە با دوو شەقتان لێ بدرێ ئەو پەرلەمانتارە شیرینخان و سیروان بابان لە سلێمانی دوو شەقیان لێدا گەورە بوون یان بچووک بوون علی ئەمە ساڵە لێدرا ڕابوون لێدرا پێ بچووک بوون یا پێ گەورە بوون دوو شەقتان با لێ بدرێەوە شەمەوە میلەتێ ئەو میلەتە دەگیرێ دەکوژێ شەهید دەبێت دەبانگۆش دوو شەقتان لێ بدر بڕۆن لە بەردەم ئاسایشی پاراست پارتی برا عسمە دەرگۆشی جەلار لە نۆتیەک و بەربێجیانی ئەو تێلۆ بوار نادەی خەڵک بچی ئەوانە ببینیتن یعنی ئەوە چۆن دەکرێت 5 گەنج سزایەکی وە ناعادلانە بدرێ بۆ بەم دوای ئەوەش کەس لە بۆی نەبی بیان بینیتن بۆیە هاوڕێیان بە هیوام هەرێک لە ئێمە هەوڵ بداتن لە ڕێگای هەر ڕێکخراوەک فشار بخەبزانانی چیان لێ هەدە و 5 گەنجە قوربانی دەرەی بندەستی مەسرور بارزانی دوو هاوڕێیان دەمانەوێت شتێک بڵێن یعنی ڕاستە یەکێتی گۆڕان لەگەڵی نینە و بەیان نامەیان دەرکردیە و قسە دەکەن باشترە لە جاران بەڵام جێ پێویست نییەوانە ئەوە هیچ جێ پێویست نییە ئەوە هەر زۆر عیبە ئەو 5 گەنجە جیرانە بە ناوی حکوومەتی هەرێم جیرانە بە ناوی دام و دەستگاکان جیرانە ببورن هەموو تومانای ئاراستەکراگوە هەوڵی تەقینەوە و تیرۆر و تێکدان و ئاشوبەی دام و دەستگاکانی هەرێم کەن ئەو هەرێمە چێ پارتی و گۆڕانە ئێستاکە سێ هێزی باڵا دەستن ئەو حاکمەی کە بڕیار دەدا بە ناوی هەر شتێکان دەدا بۆیە ئەوە هیچ منطق نییە ئەوە یەکێتی گۆڕان دەکەن باشترن لە جارەکانیت کە بەڵام جێی پێویست نییە شەرمە بۆتان بە ناوی حکوومەتەوە مەسرور بارزانی بڕ ئەو بریاە
بڕیارە نادات پەروەریەی گوتیە دەرکردیە ئەو دادوەرە کۆنە بەعسی و ئەولادە بەعسی و کە پڕ بوونە لە دادگاکانی هەولێر پڕ لە ئەولادەکانی بەعس و بەعسیەکانیان پڕ کردیە بێویژدانەکان چۆن دەکرێتن بە بەیاننامەیەک یان بە ئەوەیەک زۆر جێگای ڕەخنن بەڕاستی یعنی ئەو زۆر کەس دەڵێ هەڵوێستیان باشە هیچ باش نییە یعنی بۆیە چێتی لەسەر بەیاننامەیەکی وەخت خۆ دوو جار تیمی حکوومەتی هەرێم بەیاننامەی دەرکردلۆ لەسەر ئەو کەیسە بەیاننامەیەکی وا دەرناکە بڵێەوە ئەمە لە ئەلف لۆیای ئیدانە دەکەین مەزەنا ئەو هەڵوێستیان زۆر باش بە ناوی ئاسایشی هەرێم کاتێک پارتی بەیاننامە دەکوتیان کاکە ئەوە نە ئاگامان لێەوە ئێمە لە 5 کەسین پارتی دوو کەسە ئاگای کردیتی ئەوە دوکۆمنتێکی زۆر بەهێز بوو دوکۆمنتشکە بە ناوی تیمی حکوومەت بابە ئەوەی دەرچوە بڕیاری حکوومەت نییە بڕیاری حزبە بڕیاری زرار هەرچی هاوڕێیان زرار هەرچیەک جارەکەی تر 40 ملیۆن دیناری بەس لە هەرچیەکان وەرگرتێ بە بەرتیل ئەوە زۆر دەڵێن وەڵی کۆن باش بووە لە کەیسێک باش بووە جا کەی مشکلێت و لە کەیسێک باش و بەڵام بچی بەکەی خۆت خەڵک بکوژی و ماڵی 5 کەس وێران بکەی زرار هەرچی وەڵا برین باش بووە یا وەڵی ئەمن لێم نەگەڕایگە نادە بۆ 15 ساڵ داوای تەجیرم کردی بەس کاکە تۆ ئیمزات کرد ئیمزا تۆ مجریمی تۆ بەردیلخۆری زرار هەرچی ئەمە باش ئاگامان لێیە چۆن ئەو هەموو فیت پەمپەی لە هەولێرە هاوڕێیان سوتێنرا یو هەموو سیارە سوتێنرا تاوانمان دەگرێت ئەو نەوتە پیسەی کە سەرەتانی دروست کردە بۆ ناو شاری هەولێر و سلێمانی ئەوانە دۆچەکەی کە تەکن زرار هەرچی هەمووی بە پارە بەردان زرار هەرچیەکەوە نییە بڵێوە نیە کابراایکی بەرتیلخۆری ماڵی 5 کەست وێران کرد پشتگیری لەو سیستەمە مافیای دەکەی دەشتەوێت پێت بڵێن وەڵی کەسێکی باشی وەڵە ناوی خۆت و ئەبوو ئەژدادت و ناوی منداڵەکانت هەر هەمووی بەد بوو بە تو بە ئێریڤان مستەفا زەنگەنە بە ناسک کەرکوچی ببورن بەرزنجی باوا بڵێن ناوی با وافیری لە نیاگەنا ئەوم دەکرد بەس بەوەی مەشهورە و بەسەر کەوتەها خۆشناوی ناپاک قەت لێتان خۆش نابین لەو تاوانەی کردتان بەرامبەر بە خەڵک لە بەراوی خۆتان بینە جێگا ئەگەر 5 کوڕی خۆتان لەو شوێنانە بواە وزایدن ئێوە بەشەکن وەکو ئەواد بەندەر وەکو دادگاکانی بەعس کە خەڵکە تێکۆشتەرەکەتان خستە زیندان ئەوراقی چ شەرم لە خۆتان ناکەن ئەوراق کۆمەڵێک بەڵگەی چتان کردە زیندانی ئاکرێ ئەمە بڵاومان کردیتەوە یان زیندانی مەسیف و سەری ڕەش کە نهێنیەوە چ شتێکی نهێنی تێدا هەیە کردیتانە گوایە کۆدە تاکرایە خوا شەرم لە خۆتان ناکەن تاپڕە کاتێ بە تاپڕی هاوڕێیان دەزانی لە ئەمووی نوکتەی خۆشتر چیە دەڵێن وڵات چەکیان گرتیە دەزانین چەکەکە چیە تاپڕە ئەوی تەیری پێدەکوژێ گوایە بەو تاپڕەی ویسران حکوومەتی هەرێم بڕوخێندرێ کۆدە تا بکرێ بڕوا بکە ئەوەندە بێ ئەخلاق بوونە ئەوەندە بێڕەوش بوونە لە دادوەری لە ئاسایشی ئێستا من ناوی ئەو ئاسایشمەگر کە تاقیقی کردیە و کە ئەوانەی کردیە تاپڕیان هینە تاپڕ گوتیان ئەوە ئەسلی ئایا ویستیان ئەوە بکەن تەسویری بیرە نەفتی غێر قاچاق کرایە گوتیان ئەوە ئەمنی قەومی لەەوە دەکات لە کاتەوە بیرە نەفتە کەس نازانی چێ کەس نازانی چێ پارەگەی چێە لە بڕی ئەوەی مەدالیە لە یەخەی وابزان شێوانی ئەو ڕسمە لە یەخەوی بدرێ وەڵا وەکو توهمەی ئەمنی قەومی وە کاکە ئێمە هەمومان وەکو گروپی عەبدە شوبات کە ناومان هاتیە 3-4 هەر بۆ زانی ئەمە لە سوید ئیجازەمان هەیە ئەمە لە سوید دەیان دیدار و سیمیناری لەگە ناوەندە نێودەوڵەتیەکان دەکەین کە هەموو حکوومەتی کوردستان پێی نەکرایە چەندین سیمینارمان لە پەرلەمانی سوید کردیە کۆنتاکتمان لەگە یەکێتی ئەوروپای هەیە یعنی لەگەر سنتەری ئۆلۆف پالمەی هەیە ئەمە ناوەندێکی جیهان کەچی وەرە بێ ڕەوشتانە بە ئێمە دەڵێن ڕێکخراوەی تیرۆریست بە گروپی عەبدە شوبات کە لە ئەوروپا دەیان جار سەردانی و بەشی ئێران و تورکیای کردیە تاوانەکانی تورکیا و ئێرانمان بە دنیا ناساندیە بە وەزارەتی دەرەوەی سوید ناساندیە لە بڕۆکسل لە یەکێتی ئەوروپا بە ئەو هاوڕێیانەی ئێمە ئیش دەکەن لە ئەوروپا خەباتی زەمان بە ئێمە دەڵێن تیرۆریست ئەو چادادوەرە هەندرێن هەرچی هاوڕێیان ئەو ئاسایشەی بە پێی ئەو زانیارانەی ئێمە تحقیقی لەگەر ئەوانە کردی ناوی هەندرێن هەرچیە هەندرێن هەرچی
ئەمە تیرۆریستنیان ئێوە تیرۆریستن کە هەڕەشەت بە مەسەلەی ژن لە شێروانی کردیە تۆ زۆر ناپاچی تاوانبارن ئێوە بەشەکن لە سیستەمی دائیرەی ئەمن و بەعسیەکان کە فاشەتی ئەردۆغانی هاوڕێنە و هەندرێن هەرچی دووبارەی دەکەمەوە ئەو زابتەی ئاسایش بووە کە تحقیقی لەگەر ئەو چار ئەو زیندانیانە کردیەوە ئەشکەنجەی دایناوە ئەوەی ئیفادەی ساختەی بەناویوان بە زەخت پێ ئەوە کردینە لە هەمووش کۆمی دیتر لە ناو دادگا ئەو بڕیاریدا نەک ئەو چاردادوەرە بۆ ئەوە دکتۆرە شایانی ئەو پەرلەمانتارەی گۆڕان شایان عەسکەری ئەڵێ کە نازانم نوێرەیەکە ئەیاس هات گوتی بڕۆ شێروانی بنە دەرێ ئەو هەندرێن هەرچیە حاکمەکە گوتی کا شێروان گوتیان وەڵا بردرا گوتی با بەوەرن جێ من دابنیشمادا ئاسایش ناو محکمەی بڕیاریدایە مەسرور بارزانانی کە دەرێ لێ گەڕێ بە تەدەخل لە محاکم نەکرێ ئاسایش بە نەفەری گوتی بڕۆ دەرێ و بڕۆ ژۆری بۆی ئاوریان ئەو مجریمەتە ئامە ڕسمەکەش دەردێنین هەندرێن هەرچی لە کێت شەرمەزاری لە بۆ هەموو هەرچیەکان چۆن دەکرێت هەڕەشە بە ژن لە خەڵک بکەن چۆن دەکرێت ئەشکەنجەی خەڵک لەسەر ئازادی فکر بکەن چۆن دەکرێت ڕێکخراوە شۆڕژێر و تێکۆشەری وەکو عەبدەی شوبات 11 ساڵە شەو و ڕۆژ خەبات دەکات تێکۆشان دەکات دەیکەنە تیرۆریست لۆ دنیا بە زەوقینگۆیە ئێمە تیرۆریست کاممان خەڵکمان تیرۆر کردیە کاممان زیندانەکانمان پڕ کردیە کاممان دەستمان بۆ ژنی خەڵک بردیە ئێوە بێشەرەفن کە لە بەعستان تێپەڕان کە وەکو زیندانەکانی داعش ئەشکەنجەی خەڵکتاندا بە بلۆک خەڵکتان کوشتە کەریم سنجاری دەستدرێژی سکسیتان کردی دەسەر خەڵک وەکو داعش تۆن لەگەر ئەوەی کردیە دەیان لەو نمونانە هەیە باسمان کردیە ئاوڕیان بۆ یەکێتی گۆڕان ئێمە هەمومان ئەو پێنجە جیرانە بە یەکێتی گۆڕان بەشدارن لەو حکوومەتە بە مەناوی حکوومەتی هەرێم کە ئەو دوو حزبە قسە قۆڕانەیە بەیانە وەڵامە لە گەنینە جەزستان نێتیروانیش ئەمری دەرکردن لە گەنیمە لە بۆمە هەموو شتانە باشە بەڵام ئەوە ئاوڕیان هەمووی خۆپەڕینەوەیانە هەڵوێست ئەوەیە حدود دابنێ ستۆپەی پێ بکە ڕایگرە بۆیە تیریش بخۆی لە ململانەی لەگەر مەسرور بارزانانی دەیوێت بەوەی ئەوە بکات بۆ ئێمە باشە ینی کە لە سەفی وینینە کە مەسرور بارزانانی وەکو کۆ ئێران ئەحمەدی نەژاد عەلیزاغا ئەحمەدی نەژاد ئەو هەبوو ڕسمەکی هەیە هەموو وڵاتەکان کەتینە لایەک بە تاقتن لایەک مەسروری لێ هاتیە کەسی لەگەر نمایە بڕواکە لەناو پاراستن ئێمە ئاگامان لێی بێزارن نیوەی پاراستن لێی بێزارە یەکێک لەوانش کە مەسرور ئەو ملهوڕێی دەکاتن خەڵکی عەقڵمەندی لە چاردەوروبەری نمایە کۆمەڵێک هەرزەکات ماستاوچی دیارە بەخۆی تێیدا هەیە حەزی لەو شتانەیە بەڵام کاکە وەختی خۆی مەسەلەن نمونەیەکی وەکو نزەت حالی لێ نزیک بوو تا هەندێک ڕێگای پێشان دەدا کە ئەو شتانە خەتەرە لە بۆی کۆمەڵێک هەرزەکاری هینایتە ئەوەی خۆی تۆ کەس ناوێری لە بەرامبەری برێ لەل حتا خودی پارتی هاوڕێیان وەختی خۆی کۆمەڵێک کەسی مەوزونتری تێدا هەبووە وەکو مەلا محەممەدە فێریان پێدەگوت بەداخەوە کە نابێ ئەو شتانە بەکار بێنرێت مەسە جەوەرنامێک بوو فەلەکە دینکاکەی بوو جەدی فتحوڵڵا بوو سامی عەبدوڕەحمان بوون کۆمەڵێک کەس بوون تەجروبەیان هەبوو با فەرقیانەکە لەگەر ئومێد خۆشنا و من هەرچی و ببورن من هەورامی و ئاری هەرسین و جەلال پەرێشان ئارە یعنی بووین ئێستا ئەوەی پارتی بۆیە بۆ پارتی ئێستا کەسی نەماوە ئەو هەموو فەڵتەیە دەداوە نازانم کوک وەڵی ئەوە بەس لە حکوومەتی هەرێمەگەنا کوڕ ڕادەوەستی هاوڕێیان ئەو مەحکەمەیە بسمە سەر ئەو خاڵەی کە بڕوا بکەن لە 1996ەوە هەر دادوەرێک لەو دادوەرانە کە تەعین کرایە بە ئەوکەی پاراستن کرایە کە دەرێن بە ئەوکەی پاراستن مەرزنی ئەندامی پاراستن بیتن مەرزنی ئەندامی بەس پاراستن ڕێگری کردبی لە هەر یەکێک ڕێی نەدایە ینی مەشاکلیان نۆ دروست کردیە تەعینیان نەکردیە دایان نەمەزراندیە کێشەیان لە بۆ دروست کردیە بەڵام دەبایە ئەوان بیان زانی بە ئەوەیە لە 96 بەدواوە هەموو ئەو دادوەرانەی کە دامەزراینە پاراستن ئیمزای لەسەر کردیە
لە کابینەکەی دوای سوێکی ئابەوە یارا ئەو هادی عەلی هەبوو کە وەزیرێک بوو قسە کەوڵی دەدایە گۆڕانکاری شت بکە بەڵام پێی نەکرایە بەڕاستی بەڵام ئەمە بێن لەسەر ئەو دادوەرانە و ئەوەی بڵێن لۆ هاوڕێیان بە 2 ڕۆژی کۆتاییان پێهینە هەر بە 2 ڕۆژی 300 ئەو پار ئەوە بەشدار و پارێزەرەکان کە باسییان کردیە لە تەبدە پرێز لە شوێنەکان کرد ڕۆژی ئەخیری 300 ئەوراقیان داینە وەرە بخوێنەوە 300 ئەوراق کە دەبایە لە ڕۆژ یەکەم لەگەڵی بی لە ڕۆژ یەکەم لەگەڵی بی لە بۆت نەبی ئەتۆ لە ڕۆژ یەکەم ئەخیری بدرێت تێبرێ ها ئەوەتە ئەوراق لە کاتێکدا هەر ئەوە گەورەترین کلێنی ئەوەی یاسایی ئەتوبەت حەقێک لە ڕۆژ یەکەم ڕێت نەدایە پارێزەرەکەی لەگەڵی بیت و ئیفادەت پێ گۆڕیا و من لێرە نمونەیەک بێنمەوە هاوڕێن ئەو حاکم ڕزگارە کە سەدامی یەکەم جار تحقیق لەگە کرد کاتێک سەدام گوتی ئەشکەنجە و لەژێر شەڕی دەرونی ئەو کرایمە یەکسەر گوتی بڕۆن سەر تحقیقی لەگە بکرێت دوار ئەگەر سەدامیش دوژمنێکی گەلی کورد بوو باشی بوو کە نابی هیچ کاتێک تەسکیە بکریان نەڕشیە پارتی وێچێتی ببورن بەڵام کە گوتی تەعزیب درایمە کە داعش گوتی تەعزیب درایمە کە بەعسێک گوی گۆ دەبی سەر لەنێ تحقیقی لەگە بکەیەوە بەس هیچ چادا دەوێری بێشەرەف کە دەڵێن بێشەرەف ئەوە جوێن نییە لەبەر ئەگەر شەرەفی قانونیتان هەبایە شەرەفی کۆمەڵایەتیتان هەبایە کاتێک کە پێتان دەڵێن ئەشکەنجە دراینە کاتێک پێتان دەڵێن بەژن هەڕەشەمان لێکرایە دەبووایە بڵێن کاکە ئەو ئیفادەیە سەلێنێ هەمووی باتڵە یەکەشکە بێت چێ لە ئێوە ئەو قسانەی منتان پێ بریندارکەرە ئەو قسانەی منتان پێ بریندارکەرە کە پێتان دەرێ مەنگۆ بێشەرەفن لە ڕووی قانونی لە ڕووی کۆمەڵایەتی لەبەر ئەوەی ئەگەر شەرەفتان هەبوایە کەرامەتتان هەبوایە دادوەرەکان هەر چار دادوەر سێ دادوەر و داواکاری گشتی دادوەر کە گوێ لێ دەبی دەرێت بەژن هەڕەشەم لێکرایە مووقفی وەردەگریت ئەگە وەرت نەگرت یعنی ملت پانە یعنی کۆیلەی قبولتانە دەست لە بۆ خێزانەکە هەڕەشە بەژن لە ئێوە بکرێت چێ لە ئێوە قبوڵیتی ئەوەی لە کوردستان ڕوودەدا بڕوا بکەن ڕۆژگارێک دادێت تف و نەعلت لە ئێمەش دەکرێت نەک لە ئێوە کە کوو قبولمان کردی ئەو سیستەمە مافیایی و بێش شەرەفیە هەیە کە دەست لە بۆ ژن و خوشکەکانمان ببردرێت ئێمە ئێستاش تەزیم کاتێک جێمان لە ناوی حەجاجە بێ لە نوگرە سەلمان دەست درێژی سکسی کردە سەر ژنەکانمان وما لهاتی هەموو شتێکمان لابتە نۆرماڵ کوردستان تەژیە لە میت ئیطلاعات تیرۆر سوکادی بە کوردی کەمپی مەخمور کە بۆ 2 ساڵ ئابلۆ هەمومان نابووتە نۆرماڵ خیانەتی ناپاچی و زدێ لە هەمووی بێشەرەفتر بەو خەڵکە نیشتیمان پەروەرەی دەرێ خائین ئەوڕێیان ئەوەی بە 2 ڕۆژ کرا 300 لاپەر بوو 6 مانگ بوو گەمەیەکی سیاسی پاراستن بوو ئاسایش بوو کە کرا یەکێک لەو لە کە شەرمەزاریانە دەبێ وەکو دادگایکردنی نەوشیروان مستەفا وەکو دادگایکردنە کارتۆنیەکەی کۆسڕە ڕەسوول لەسەر تەقینەوەی زاخۆ مستەفای سەید قادر وەکو دەیە لەو دادگایە قەشمەری خانانەی کە سەردەش عوسمان کەمالی سەید قادر هەموو دادگانە لە کێ بەنی چوانی دادگا و یاسای هەرێمی کوردستان هیچ شانازە شتێدانە من تێناگەم دادوەر و پارێزەران چۆن قبوڵی ئەو هەموو ئیهانەیە دەکەن یەقبا بە ئەمە وەکو چالاکوانی بەس ئەوە ئیهانەی گوێ وەکو شخصی وەکو سوێندە دەستوریە وەکو شەرەف ئێستا ئەمە خەریزی تاریخم تەزویرش تاریخ دەبینم هەموو گیانم تێکەچیتن یعنی ئازارم دەدا ئازار شاعیرە کە شعرێکی قۆڕ ببینی هەستی ئازار دەدا ڕۆمان نووسەک کەسێکی ڕێزمانەوان کە شتێک دەبینی هەستی تێکەتی من تێناگەم ئەنگۆ هەر بۆیم باغ و پارە و سیارەکەیان ئەدی کەرامەت و شەرەفتان بەدەست ئەو دادگای هەولێر و کوردستان و سلێمانی و هەر هەموو ئەو مەحزەلەیە کە ئەوە بۆ 30 ساڵی ڕەبق بە هەزاران گەنجی وەکو ئێمە و ئێوە وەکو ئێوە هاوڕێیان دادوەر و پارێزەران ئەوانەی لە ژۆرێنە وەکو ئێوە ئینسانن ئێوە لە تەبەقەشکەنین ئەوانیش وەکو ئێوە مناڵیان هەیە دایکیان هەیە خوشتیان هەیە خێزانیان هەیە
كرامتان هبيتن بس او هم سستمي لو خلق فقيري بإمزاي ايوه دكريتن تو شرفتان شرم لخوتان ناكن خبري زنداني اكريو سري رشمان اما اشكرا كري كزنداني نهينين بخيانة اجتماعي تان لقلم دايا تو شرفتان غيرتان هي كرامتان هي دنك هالنابر نسوي تابر كودا تاي بي بكري كاكام همو زانيت من بتيارا بكري بدبابة بكري بهزي عسكري بكري كورا بو بتابر انقلاب بكري سري رج بجيري اي هوا بيك تابرش يك تابر هاوريان بزانن او دوسياني عندي دوسيتانو بعض كان بفلا 8 ساڵی خایاندیە کەسی ئەوەکو گوتم بە 2 ڕۆژ تەواویان کرد بڕیارەکەش پێشوە خدرا بوو لەناو ئەوامریان بوو تا ئەنەوە زرار هەرچی زۆر دەرێ ڕاستیش دەکەنەوەی 15 ساڵیاندا نابوو ئەوامر 15 ساڵ بوو هەندرێن هەرچی پێگۆدون 15 ساڵی بکە مەسرور بارزانی پێگۆدونەوە وەزارەتی ناوخۆ تەقینۆک لە بەردەم ماوڕێیان وەزارەتی ناوخۆ لە 2007 ڕوویدا بوو وابزانم سێتار کەس ژیرا بوون محەممەد ئەمین ئەنوەر جاسم بە ئەبوو سفیان مەشهور بوو حاجی نازم سفۆک 8 ساڵی خایاند 8 ساڵی خایاند تا بڕیارەکە دەرچوو دەیان مەحاکمی کرا تەقینەوەی مەخمور لە 2008 وابزانمیان نۆ بوو ڕوویدا هەتا 2016 خایاند سێ کەس بوون جاسم حاجی ناز ببورن خالید و سەدام بوون یەک ناوی خالید و یەک سەدام ئی گروپێک لە ئیسلامیەکان بە ناوی سەعید و ڕێبەر بوون 2012 ڕوویدا هەتا 4 ساڵی خایاند 4 ساڵی خایاند کەیسە بووە 20 جار دادگای بردیە ئەگا کەیسە بۆ 36 بردیە کەیسە بۆ 40 بردیە کەچی ئەوە بە 2 ڕۆژی تەواو بوو ئەو کەیسە گەورەیە تەواو بوو ئاوڕیان ئەوجا لە هەمووش مەهزەلەتر دوای ئەوە کە تەواو بووە پارتی بە هەموو خۆتی خۆی ئەساتە پشت مەسرور بارزانی هاتووت هەموومان ینی پێویست ناکە بڵێن چ فەڵتەیەکی قانونیدا کە ئەوە دەلالە لەوەی دەکا ئەو کابرای هەجێرەیەک ڕاوێژکاری ناگری یا ڕاوێژکارەکان ناوێنە قسە بکەن نارن بۆیە کاتان یەکەم ژورنالیستەکان خنە لە مەسرور بگرن فرسەتە ئەو کابرای ئەوە فەڵتە دەدا یعنی دەستخۆشی لەوەی کەناڵی سپێدە بوو وابزانم دەستخۆشی لێ دەکەم کە ئەو زەجەیە دروست کرد یعنی شتێکی زۆر باش دەکەن ئێوە ئەچ ژورنالیستش ئەوەیە هەدەست دروستکە دۆستەکان بەوە بکە ئەنجومەنی دادوەری قسەی نەکرد محکەمە قسەی نەکرد دەستەی مافی مرۆ قەشمەری خانانەی کە پارتی دروستی کردی قسەی نەکرد ئەو هەموو دادوەرە ملپانەی پارتی قسەیان نەکرد بەڵام دوای ئەوەی ئەمە مانە ڕەخنە لەو بڕیارە ئستبدادی بەعسی بوونە دەگرین هەموومانە دێنە سەخەت دادگاکان ئەوە دەکەن لێ ناگەڕن دادگاکان بڕیار بە کاچی من ئەسڵا دادگا نییە قەشمەری خانەیە بۆ هەمووتان تەوزیع کردیە لە ئاودەستەکانی دادگاکانەوە لە بۆ بەرپرسی پلەیەکی دادگاکان هەمووی تەصنیفی حزبیە هەمووی تەقسیمە 5 و 6 و 7 و ئەوانە لۆت و ئەوە لۆ من وەکو ملک باوکو بابیژانتان ئێوە شتێکتان هێشتۆ ناوی دامەزراوەی بی بەخۆ بەیەکێتی لە قەشمەری خانە بەولاوە چیتر هەیە کام دادگا سەر بەخۆیە کام دادوەر سەر بەخۆ بووە ئەگەر نموزەزێکی جوان هەبی چەند دادوەرێک عزت نەفسیان هەیە کە خۆیان نەدۆڕاندێ کە جێگای دەرخۆشیە کە دەبی هانیان بدەین کۆمەڵێک پارێزەر کە دیفاع مەسەسە و پارێزەرانەی دیفاع لە زیندانیانی بادینان دەکەن هەر لە بادینان ناکەن ئەوانە لە قانون دەکەن لە دەستور لە کەرامەتی خوێنی شەهیدان دەکەن لە قوربانیدان دەکەن لە خەڵکی کوردستانیش دەکەن هەموو دادوەرانەی لە بەرەی قوربانی دەرەکان خۆبەخشانە ئەوانە هەر داکۆچی لەوە ناکەن داکۆچی لەوە دەکەن کە جیهانێکی جوان لە کوردستان بنیاد بندرێ بەڵام هەموو ئەوانەی لەو بەرەیەنە لە دادوەرە پارتیوێکی دەکەن کە تەسلیم بە قەدەری حزب دەبن لە هەردوو حزب لە گۆڕانیش ئەوانە کۆیلە مەرج نییە گەنجێک بی ئەزمموی نەبیتن کۆیلە ئەوەیە کاتوو متیعبی شەڵڵات سەرۆکی زانکۆ دەبی شەڵڵا وەزیر دەبی
سیاست و ئەوەندە بەرپرسەی پارێزەرەی پارتی بەیاننامەیان دەکرد ئەوان هاوڕێیان هەر بۆ زانیاریتان ئەو سیاسەتە یەکێکیان ئاگایان لێ نییە یەکێکیان لە بژار و ئەوزانم سالار ئەو دووە لیستی پارتی مافپەروەرانیان دەرهینایە هەمیان بڵاو کردەوە کەسیان ئاگایان لێ نییە ئێمە ئاگادارین زۆریان گوتیان هەر ئاگامان لێ نییە بەس ئاگات لێ نییە شەرەفت تەبی بەڵێ بابە من ئاگام نییە نامەوێت ناوی من لەو لیستەی تاریخیە بی ئەن هاوڕێیان ئەوانەی ئیمزایان وەخت خۆی لەوەی کرد مەسعود بارزانی درێژە بە سوڵتە بدا لە کێکی ڕەشە بەنیچەوانیانەوە بە کەمال مەزهەرەوە بەڕەوف حەسەنی مردیەوە کۆچ کردووە ئیلا ئاخیری بە جەمال عەبدولەوە ئیلە العەبەد بە دوور چاوتاندایە درێتەوە ئێوەش وەکو پارێزەران ئیلە العەبەد ئەوە لە کێکی شەرمەزاریە ئەگە خۆتانی لێ بێبەری نەکەن کە دەزانم زۆر بە تاغیرەتان نییە ناخوا بڵێ ئەم ناگام لێ نییە ڕوونکردنەوە بدەبرێ من ناگام لەوە نییە لۆ تاریخ لۆنەوەکانی داهاتووتەن ئەوانە هەموو ئەمە ئەو سەردەمی شاق بەسەر چ جەرائیم بکرێ و کەس ئاگای لێ نەبیت نا ئێستا فترەی دوکۆمنتکردنە فترەی ستۆڕی کۆمەڵایەتیە ئاوا وێنەتان بەروارتان مێژووتان تۆمار دەکەین بڕوا بکەن هاوڕێیان دوو ناوی چێدا بۆ مردی بووە ئێستا منە دوو ناوەکەشتان پێ دەڵێن مردی نەمردی هەیەکەچیان فەقیرێ بە کۆڕۆنا کوژە مرد لەو ماوەی شیرین قادر عومەر پارێزەرێک بووە چەند مانگ لەمەوە بەر ئەوە مرد بە کڕۆنەی مرد حاڵات دژی ئەو تەئیدی و بڕیارەی دادوەرە کۆیلەکەی پارتی سێ دادوەرەکەی پارتی دەکات محەممەد عەبدولمەناف بیرانی ئەو دوو دادوەرە مردینە ناویشیان نووسرایە کورە زۆر مەحزەنەیە و پارتیە وەرە ئەوانە ساختەی لە هەموو شتێک دەکەن لە خۆیان دەکەن چ قەشمەری خانەکە تخوا شەرمە خۆتان ناکەن بە خۆتان دەرن پارێزەر پارتیەکان باشە منداڵەکانتان توی ژدانت ئێستا عەرەقە ناڕێژی چ ئەو سێ دادوەرە چ بە منداڵەکان دەڵێ سبەی پێی دەڵێ کوڕم بڕۆ غەدر بکە بڕۆ عەدالەت بە زرا هەرچی نێژێ دەکەی ماڵی پێچ کەسی کاول کرد هاوڕێیان من قسەی کۆتاییشم بەرەوە دەڕۆم بەنگین قاسم سەرۆکی محکەمەی تەمیزەوە ئازام پێستاکە دەعەنەو بەنگینە لە 2010 کۆنگرەی پارتی ڕوویدا کۆنگرەی پارتی باوەتانە بۆ بڵێ کۆنگرەی پارتی ڕوویدا لەوێ باڵی مەسرووری هەر بە ئەنتەریات باڵی نێچیریان تەسفیە کرد بڕوا بکە خەڵک هەبووە دەیگوت لێوێ دەرنێچیراتی وتی کاکە بڕۆ ناولای دوو کەس 2 ملیۆن دۆلاریان سەرف کردو بۆ انتخابات ئەو نوریە ملحیزە نوری سنجاری لەگەر سەرباز سەورامی مەسرور گوتی نابێت دوێ دەربچی دارەکە تاوان مەسرور بە ئەوەی گوت سەرباز سەورامی کە سەرپەرشتی زۆر مەلەفی ئەوەی دەکاتن مەسرور بارزانی دەکاتن ببورن نێچیری دەکەی نەفتشتیوارە پێی گوت بوو وەرە مەسەلەی نەفتم پێ بڵێ چۆنە گوتبی ناتان بووی هەتا ژیانت ما لەناو پارتی جێ نهاتەوە لەنیش هەتا ئێستا نەگەڕایە دەست خۆش بی لەو نقطەی دەست خۆش بی ئەو ملپانانە هەر لە هەندێ باشن بێ ئەو بێکەرامەتە بەس ئەمە دەزانین چەند بێکەرامەت سەرباز سەورامی پارەت هەیە بەس خالی لە ئەخلاق لەناو دادگە ئەوە نێچیر بۆ دوێگە بە چەقوی لەگە مەسروری لێکتری بدەین بڕوا بکە ئەوە لە 2010 خەڵک بەخۆی ژێ لێ بووە نەیەک و دوو لە بۆ منیان جێڕایەتەوە چەندین کەس یعنی ئەوها شتەکە باو بووە ئەرت بووە نێچیر تووڕە بەگوت کاکە وەڵڵی ئەگەر نەچنە دەدەی بە چەقوی لەگە یەکتری بدەین باڵی مەسرور باڵی خۆی هەموو بردە پێش ڕقەمێک هەموو کلاسیکەکانیشی دەرکرد دەری کردن وەکو مەلا مەحەمەد دیتا مەلا مەحەمەد قادر هات دەستی بە هەرا هۆریای کرد ڕۆژ شاوێز ئەیلۆی گریان دەستی مەمنجە منجی کرد فەلەکە دینکاکەی و عەمر و زەید و هەمویان دشت بوون لەبەر حەیات شو هیچ دەنجیان نەینا زیرەشکەی مەسرور هینا پێش ڕۆ خۆی تەعاان ئەو بەنگینە سەختەکاری لۆ کردن بەنگین قاسم خوای ڕاستە سندەشی دەستوری تقادی هاوڕیان ئەو نقطەیەم لە بۆ یەک شتێ وەرە یەکێک ئەوەندە بێشەرەف بێت هەموو دادوەرانی تەمیز لە ئێستا کۆ چاودێری و ڕۆژەکە دەکەین ئەمە هیچ قسە ناکەین بەس پێتان دەڵێن
خاوەن شەرەف و ئەو سوودە دەستوریە بن خاوەن شەرەف و سوودە دەستوریە بن ئایا ئێوە بەپێی ئەو یاسایە و ئەو سوندەی خواردیتان و بەپێی ئەو کورەکە هەر بە عمر وەکو عمر هەمووتان 56 ساڵن خۆ عیب ناکەن بێویژدانی دەکەن درۆ دەکەن فێڵ دەکەن خۆ ئاوردەوە باوکی 7 کەسی ئەخر ئینسان هیچ یەکێک لەودا باچوونی ئەخکو منداڵت لەسەر ئەساسی درۆ و فرتوفێر و غەدر پەروەردە دەکەی بۆیە چاودێریتان دەکەین وەگە کردتان زۆر لەو چادا دووەرەی سێدا دووەر و داواکاری گشتی زیاتر ئەوتان دەکەین و بەشدار مەجید باش ئاگامە لە چۆن دەڕشێەوە بڕوا کە مەلەفتان هەموو دەردەینین هیچ قبولمان نییە ئاوا ئێوە ببنە پردێک لە بە ئەو سیستەمە دیکتاتۆریەتەی بتانەوێت گەنجەت نیشتیمە ئەو گەنجانەی دەیانەوێت تۆزە جوانیەک لە نیشتیمان مابی ئەو دەنگانەی نیشتیمانن ئێوەش بیان خەنە زیندان ئەزانی ئەوانە چۆن ئەو دادوەرا ئەوانە پارێزەران چۆن لە فترەی هەشتاکان ئەو کڕوپس و خەباتیان دەکردە چوونە شاخ قوربانیان دەدا ئێستا ئەوانن ئەنگۆ دەیان خەنە زیندان ئەنگۆ لە شوێنی بەسیەکان و پیاوەکانی ڕژێمدانە یەک مۆرکن بەس فترەکەی 30 ساڵ فەرقەکەیتی وێ لێتان قبول ناکەین چیتر دەست لە بۆ زۆر شت دەبین بە پێی ڕوودا و کەسیشتان نییە ها پەرێزی پاکبی کەستان نییە دەست لە بۆ زۆر شتان دەبین دادوەرانی تەمیز ئەگەر ئەزمموی دادوەرانی ناو مەحکەمەی جنایی دووە بزانم دووبارە بکەنە ئێمە هیچ ناڵێن دەڵێن کە ئەوراقت هات بەپێی ئەو سوندە دەستوریەی خواردیتت بەپێی ئەو کەرامەتی بەپێی تەمەنت بەپێی ئەو قورئانەی کە سوندت پێ خواردێ بەوە بە بۆیە بەنگین ئەمە باش دەتناسن کە من ئەو نمونەش پێ دەڵێم کە ئەتوو ساختەکاری لە انتخاباتی 2010 کرد ئاخر کۆنگرەی پارتی بە فرتوفێر ئەتاوەکو ئاورە بەنگینیان لە هەندێک بێتە شەرعێتی قانونی پێ بدرێت لە بۆ حکوومەت ئەتا بڵێن کاکە ڕێچکەیەکی قانونی وەرگرتیە تاەوە تەزویری لۆ کرد کو تەزویریاندا ئەگەر یەکێتی و گۆڕان و خەڵق حیزبەکان ئاوە تەزویریان لەناو پارتی لە بۆ باڵی مەسعود کردە 2010 تا ئەم بەزەدەیەکی زۆر گەورە داوایان لە مەسعود بارزانی کرد بوو کاک مەسعود ئەوە با بەدەست بکرێت تا ئەم بەدەست چەند بووە 1500 دەنگ بووە 1500 دەنگ هەمووی بە 2 ساعتی تەواو دەکرا مەسعود بارزانی گوتی نابێت بڕۆ پرسن ئەگەوە نەبوو هەموو قیادەی مەکتەبی سیاسی قەدیمەکان دەزان تەزویرەشە کردی ئەوی کردیشی ئەو بەنگین قاسمە بوو کردی بەنگین قاسم ئامێدی مەلەفت دەردەینی گچکە و گەورەت قبولمان نییە چیتر دەنجی جوانەکانی نیشتیمان ئاوا ئیهانە بکرێت کە دەڵێن قبولمانی خۆدیانیان ئێمەمانان هاوڕێیان کە دوایین شتە بڵێم قبولمان نییە ئەمە هەموو مێژووی خۆمان قوربانیماندا تێ کۆشاینە ئێستا پێمان بڵێن سی خۆر هەموو ژیانمان دەستداتی ئەوە بووە سی خۆر بووە تەنازڵمان نەکردی ڕووبەر باب بنە ماڵەمان شەهید هەیە تەمەنی گەنجی و بەهاریمان لە کوردستان ڕۆی لە ئەوروپایەکی خۆشکەتینە سەر ئەوی تۆمەتێک بە ناوی دادگا لەسەر ئێمە بە ناوی سی خۆر تۆمار بکرێت لەو مێژوو قبولمان نییە لە ئەوروپا شتمان پێ دەکرێت وە لە کوردەوە لەو سەردەم بەسەر چوو ئەو سەردەم بەسەر چوو یعنی من نمونەیەک بێنمەوە بەرلەوە پارتی سەدان کەسی تیرۆر کرد بەس بەقەدەر سەردەچی کوڕە هەژار ئەزیەتی نەدایە لە دووش ئەمە لە سەردەمێک دەژین هەر یەک لێمە تەلەڤیزیۆنێکی هەیە بڕوا بکەن هاوڕێیان لە بەوەم نییە نەک ئیمە ڕەنگی وەسەد بین لایفە بۆ 1 ملیۆن کەس دەبینی هیچ بابەتەکی پەیجەکەی من نییە 40,000 کەس سەیری نەکە ئەخر ئەوە پێت دەکرێت وەخت خۆی یەک ئیزاعی شڕشتەقی ئیزاع ئەوە بوو ئێستا ئەمە پێمان دەکرێت ئەوەی جەلال تاالەبانی کە خەنی دەبوو بەرپرسێکی بچووک ببینی ئەمن دەقاتی گەورەترم دیتە سەدان جاریش نەک ئەوە لە 2006ەوە من لەناو ئەو ناوەندە سیاسی و ئەوروپیانەم ئەوەی کە جەلال و مەسعود خۆخۆیان بوو دەهاتنە ئەوروپای لە هەفتاکان بەس یەک مۆزەفی دەوائری خارجی ببینن ئەمن مەسئولی شەرق ئەوسەتیانم دیتە وەزیری خارجیەمان دیتە ڕئیس وزرای ئەو وڵاتانەمان دیتە و هەندێکیان دەناسینە وەکو نزیکایەتی لەبەرەوەی لە 2006 چاوبوونە پێمان دەکرێت لە ئەوروپا شکایەتتان لێ بکەین جگەلەوەی لە ئەوروپامان لە یاساخ کردینە یعنی هاوکیشەکان جدا ئەمە ناڵێن شتمان پێ دەکرد ناوڵانگۆ مافیان ئەرهابین هەموو شتێکتان پێ دەکرێت
بەڵام ئەمەشمان پێ دەکرێت و ئەمە پێمان دەکرێت دەست لە بۆ زۆر مەلەفیتکەتان بەی تەنگ ئەزیێتان بدەیت لە گچکە و گەورە چیترەوە ناکەین بەس ئەوە پارتیە و ئەو مەسعود بارزانیە و ئەو مەسرورە و بلاهورە و قوبادە و نا دادوەر ئاسایش هەندرێن هەرشەکان هەمووان باسەکەی بۆیە قوبوڵمانی هاوڕێن ئەمە هەموو مێژومان لە دژایەتی داگیرکەر و نیشتیمان ئەوەمان کردیە ئەوڕۆ بە ناوی حکوومەتی هەرێم بە ناوی دام و دەستگایەک ئێمە بکەنە سیخۆر ئێمە بکەنە تیرۆریست کە هەموو گیانمان لە پێناوی مافی مرۆڤدانایە هەبات دەکەینەوە ئەوروپایی بە دەیان 1000 سعات ئیشمان کردی کە هەر سعاتێک لێرە بە 7 دۆلارە بە خۆبەخش ئیش لە پێناوی مافی مرۆڤ دەکەین حکوومەتی هەرێم زر بلۆ لە ئەمە دەکاتە تیرۆریست لە ڕێزی داعشمان دادەنێ تۆ قبول دەکەین ناوی خۆمان و خانەوادەکانمان لە ڕووی قانونیەوە بیت گرتان تێبەر دەدەین دڵنیا بن هەر کەسێک یعنی ئەمە لەو خەڵک وا بکەن ئەدی لەو خۆمان دەبێت چ بکەین و شکایەت دەکەم چاوەڕێی ئەوراقم دڵنیا بن لە مەسرور بارزانیەوە شکایەت دەکەین لە مەسئولی ئاسایشەکان شکایەت دەکەین لەو دادوەرانە شکایەت دەکەین و ئەگەر یەکێک لەوانای کە بەشدارن لەو جەریمەیە گوێریان هێدێنە ئەوروپای نەک لە کە بە یەک کەسی دەتوانین کەرامەتیان لە ئەوروپا بشێنین نا ئەگەر 6 مانگمان حکوم نەکردن حەقتان بێ کە تەشویر بە ناوی ئێمە دەکەن کابراایەکی سویدیمە من ئێستاکە لە تەک وڵاتێکی کوردستان کابراایەکی سویدیم چۆن دەکرێت سیغەی تیرۆریستی لێخەی ئێمە مانان بدەیت چۆن دەکرێت سیغەی خائین لە لێخەی ئێمە بدەیت کە لە بنی پێمانەوە تا تۆقی سەرمان بە قەتسیایی حەمەلایە ئەمە بەژن و باڵاوی خۆمان و خانەوادەکانمان پڕە لە نیشتیمان پەروەری کێکۆشان کۆنە بەعسیەک دێتن دەتکاتە خائین بەعسیەکان کە پڕی دادگاکانی کوردستان بوونە ئەو دادوەرانە ئەو ئاسایشانە دێن ئەمەمانان دەکەنە خائین ئەوەی لە دەستمان بێت تەقسیریتان پێ ناکەین کامەش ئەوە غیرەت نییە کاچی من ئەوە من 100 جارە بڵێم ئێوە لە کوردستان جەلادن 100,000 چەکدارتان هەیە قانون نییە محکەمە قەشمەریخانەیە ئەوە دێن خەڵک دەگرن دەکوژن ئەوە ئازادی نییە ئەوە نیشانەی ئینسانە جەبانەکانە کە دەسەڵاتیان دەبێ ئەوە دەبن وەرن ئەگەر غیرەتتان هەیە ئەوە ئەوروپا هەزاران ئەندامتان هەیە هەزاران ئەندامتان هەیە بە ملیارها دۆلارتان هەیە وەرن بێرن پیاسەیەک بکەن کامەتان خۆتان پێ عەنتەرە کەەوە دەڵێم لە بەوەم نییە لە بەوە منێ زۆر جار بە مەدەڵی وەرنەوە کوردستان ئەحکاکە ئەوە چه ئازادێک و شێروانی و ئەیاز کەرەم و گۆدار و هەریوان و مەلاشوان و ژۆرێمان دەپەستن و ئەوە چ مەسەلەیە کە هاوڕێیان با دوایین ئەوە بیتن کێشەی کورد ئەوەندە ڕسوا دەکەی مەسرور بارزانی هەموو دنیا پێت دەڵێ وازبینەوەکو بابت مەکە بابت ڕەنگی ئێستەم دەزان بەس خەمی ئەوەی لە کورسەکەی لادرا خەمی 150 نییە بڕوا بکەن بڕوا بکە ئەو زەردەم بەسەر چوو ئەنگۆ بە کەیف خۆتان بڕیار بدەن بۆ ئێمە بەسەرێک باشە بەڵام کێشەی کورتە ناوەندە جیهانێکان ڕسوا کرد ئاڕێ من ئەو ئێستا راپۆرتێکم لەسەر بایدن خوێندەوە ئەڵێ نازانم چرەگە کێشەی کورد بکەم 50 کوتلەن هەموو دژیەکە ڕاز دەکا تۆ ئەزمونێکی وا سەخیف فرێدێ ناو کۆمەلگای نێودەوڵەتی ئاخر چێتە ئیدت دەکا وەرە هاوڕێیان لەو ئەوروپایی بە هەزاران ڕێکخرا و حزب و پەرلەمان و ئەوانە هاوسۆزی کورد بوون لەگە دەوڵەتی کوردی بوون لە ڕێفراندۆم دیتان 6-7 کۆمەڵ پاچاقچی و بە پارەخۆر لەگە ڕێفراندۆمەکەی مەسعود بارزانی بوون نەیانهێشت هیچ دۆستی کوردیان نەهێشت بەو ئەزمونە سەخیفەی کە پیشانی دەکەن ئەو تەجروبەیە هەندێک کێشەی کورد خەم ئەوە دەکەم من ئازار پێ دەخۆم بڕوا بکەن هاوڕیان لە ناخی دڵەوە کە ڕسوا دەکەین یعنی لە ناخیش ئازار پێ دەخۆم لەبەر ئەو کێشەی کوردی پێ ڕسوا دەکرێت لەبەر ئەو هەموو خەبات و تێکۆشانەی کردیتمان ئەخر هاوڕێ ئەمە لە 1 هەفتە 2 جار چیمە بەشی تورکیا و بەشی عێراق لەوەی گۆتیتم ڕژێمی بارزانی و تاالبانی ئیستبدادیە لەوەی تورکیا شوینە هەمان ئەو جملەمان گوتیە لە بۆمە زۆر ناخۆشە بە سش دەکەی لەگەرەوانە کە جێ ناگرن کەوە دەزانن نەدی و بدین والله ئەوانە خەونیان بەوەی دیکە ڕۆژێک لە ڕۆژان ببنە مدیر عامەک ئێستا هەم بوونە سەرۆک وەزیران و هەرێم بڕۆ سەیری جرک و شمەک و لێدوانەوە چاوەڕێی عەفوەک بوونە بەرحاڵ بەنگین قاسم چاودێری دەکەین
مەیکەن هاوڕێیان مەیکەن ئەوەی بڵێ ئەمن ئەوامرم لۆ هاتیەوە کو سوڵتان هاشم لە دادگا داخوا تۆ کوڕی هەژار دەکوژی دەیان هەزار کەس خستە ژێرگەڵ وەڵا ئەوامرم جێبەجێ کردیە ناخوا بڕۆ دانیشە مووقیفەکەت هەبی وەکو بەنمونە شێرگۆبێکە وەخت خۆی لەگە هەر سەرنجێک لەسەری هەبی کاتێک ڕۆژنامەی وڵات قەپات کرا گوتی من سقالەت هەم وەزیرێکم پێم نەکرێت بڕۆ دانیشە مێژوەک لۆ خۆتم بنەماڵەکەت تۆمار کە بڵێ باب کاکە پێ بڵێن ئەو کابرایە پۆستی خستە ژێر پێڵاوی کەرامەتی هاوڕێیان دڵنیا بن ئەو کەسە ئەگەر ئێستا سار تۆ ئەمە دەست پێ دەکەینەوە بەردەوام دەبین بە ساڵ بخانێک و ئێستا کەیسی ئیساکەی لە سوید هەموو ئەوانەی لە سویدن دەزانن لە 12 ساڵە برێم تقریبا بۆ 10 ساڵ هەر بەردەوامە بەردەوام دەبینەوە کەیسا مەسرور بارزانی دڵنیا بە ئەو کەیسا قبول نەک قبولمانێک کۆمەلگای نێودەوڵەتی ئازادی خوازانی کوردستان کاکەجەوەی زۆر باش دروست بەڕاستی هاوڕێیان ئۆپۆزیسیۆنی ژیاندەوە خەباتی مەدەنی بەهێز کردەوە و ئەو کابینەی بە ماوەیەکی زۆر کەم ڕسوا کرد و مەسروری لە تەنگ لە قوشبنێکدا نایە کە نیوەی ماڵی بارزانیش لەگەری نیە کە دەڤەری بارزانیش لەگەری نیە کە ئامۆزاگەی خۆی لەگەری نییە کەسی لەگەر نەمانێ کەسی لەگەر نەمایە نە حیزبەک لەگەری جناوەتی دەیکەی بەو ملهوڕیەی زیاتر زەرەر دەکەی بڕۆ سیاسەتی کەری دێزە بەکاربینەوە کوردستان جارێکە گوتمان بڕۆ هەندێکە بڕۆ جارێ نییە بڵێ نەک 6 ساڵ دەیکەمە 15 و هەندێک لەو دادوەرانە ڕشابنەوە گوتیان ئەوە خاترمان گرتێگەنا زیاتریشیان دەکەن بڕۆ بێرن بکەن ڕنگ بی ئەو دەمی بڕیار دەی بەڵام ئەری دوای بڕیارەکە بەراخر ئێمە زۆر سەرۆک جاشمان دیت زۆر لەو یەکێتیەکانیشمان لە هەولێرە دیت بەعنتەر بوون لەو هەولێرە لە جیلی من لە جیلی تکە زۆری تکەزیترە زۆر لەو شاری هەولێرەی دەیان جەلات هەبووە ئێستا نەوەکانیان پێیان شەرمە ئەوانە باوک براکانیانن بەڵام هەموو ئەوانەی خاوەن کەرامەت بوون سەریان بەرزە شەهیدەکان تێکۆشەرەکان بە ئەوڕۆ لەەوە بن شەوێت شاد سەرکەوتن هەر بۆ ئێمەیە هاوڕێیان دڵنیا بن چ ئەو زیندانانە بوونە سیمبولەکی گەورە شێری بادینانن سیمبولی ئازادین و بەنزینیان بە خەباتی جەماوەری و مەدەنیدا کردەوە و ئەو کابینە و حکوومەتەکان خەبات وایە هاوڕێن پەنجیا یعنی شکستێکی زۆر گەورەمان بە هەموو لایەک بەو دەسەڵاتە تۆمار کردیە چەندە بەردەوامی زیاتریش دەکەیت شاد دنیایەک خۆشەویستی بۆی کە لەگەڵ ماندا بوون ئەو 40-50 دقەیە